تۆ پرسیار لە زیرەکی دەستکرد دەکەیت ئەو وەڵام دەداتەوە، بەڵام وەڵامەکە دڵی نەگرتیت، حەز دەکەیت تەنها ڕستەی ئامادەکراوت بۆ ڕیز دەکات یان خراپتر تا ئێستا تووشت بووە باوەڕ بە وەڵامێک بکەیت و دوای دەرکەوێت کە ئێآیەکە لە خۆیەوە زانیاریەکی هێناوە و بە کوردیەکەی درۆی لەگەڵ کردووی. دڵنیا بە کێشەکە لە ئامێرەکە نییە، کێشەکە ئەوەیە تۆ وەک بەکارهێنەر قسەی لەگەڵ دەکەیت نەک وەک ئەندازیار. لە ڤیدیۆی پێشوو فێری 4 تەکنیک بووین وەک ئەوەی فێری بڕینی پیاز و تەماتە و شتی وابیت، بەڵام ئەمڕۆ لە ڕۆژی شەشەمی سەفەرەکەماندا بە وڵاتی ژیری دەستکرد فێر دەبین چۆن خواردنەکە لێ بنین. هەر بۆیە باسی 3 استراتیژی تایبەت دەکەم کە وا دەکات AI وەک مرۆڤێکی پسپۆر بیر بکاتەوە نەوەک ڕۆبۆتیشی جێز. بۆ کڕینی ئامێرەکانی ئەپڵ وەک آیفۆن، مەکبوک، ئایپاد و سەرجەم ئامێرەکانی لە ئایزۆن دەتوانن بە باشترین گەرنتی و کەمترین نرخ لە هەرێمی کوردستان بکڕن. ئەگەر بڕۆنە لەقەکانیان لە هەولێر و سلەیمانی جگە لەوەی کە دەتوانن هەر ئامێرێک کە دەتان هەوێت لە نزیک تاقی بکەنەوە تەواو ڕێنمایشتان دەکەن. ئەوە شوێنەکانیانە کە دەتوان پەیوەندیان پێ بکەن و سەردانیان بکەن. بەڵام باڕاستە خۆ بچینە ناو مشکی ئێآیەکەوە. ئەمڕۆ 3 کلیلەکەتان دەدەمێ. 1. استراتیژی یەکەم فیو شات پرامپتینگ، فێربوون بە نمونە. بۆچی بەکاری دێنین؟ تا ئێستا داوای شتێکت لە AI کردووە وەڵامەکەی ڕاستە بەڵام شێوەکەی دڵتی نەگرتووە؟ یان زۆر وشکە یان زۆر فەرمیە. کێشەکە ئەوەیە تۆ تەنها پێت و تۆ بنووسە بەڵام پێت نەوتووە چۆن. لێرەدا استراتیژی فیو شات پرامپتینگ بەکاردێنین، واتە پێش داواکاریەکە 2 یا 3 نمونەی پێدەدەین. ئێستا ئێمە دەڕۆین 2 نمونە دەدەین بە ژیری دەستکرد کە بە پێوی دەقێکی ئینگلیسی وەربژێڕین. هەر وەک لێرەدا دیارە من بە ژیری دەستکردم وتووە من 2 نمونەت دەدەمێ لەسەر هەمان ستایل وەڵامم بدەرەوە. لێرەدا وتومانە هەلۆ بادی نووسەتی چۆنی براکەم، و لێرەدا دەت ئیزە فانتاستیک ئەوە شازە. ئەوە شتێکە کە خۆم وەرم جێڕاوەتەوە و ئێستا ئەگەر پرسیاری لێ بکەم یا ڕستەیەکی پێ بدەم لەو فۆرمەتەدا ئەو دەزانێت کە چۆن و بە چ زمانێک وەریبژێڕێت. ئێستا چای دەکەن لێرەدا من نووسەتی ئەوە زۆر نایابە، دەتەوێت چەند نمونەیەکی تری هاوشێوەت بۆ بنووسم یان دەست بکەین بە وەرگێڕانی دەقێکی دیاریکرا. ئێمە دەقێکی دیاریکرای پێدەین. ئەمە ڕێک وەک کەڕەتی پێشێ ئەوم بۆ نووسیوەتەوە. ئینپوتەکەی I am very tired، ئاوتپوتەکەی دەبێت چی؟ زۆر ماندووم. ڕێکاتۆ بەپێی ئەو شتێک کە من دامناوە و لەسەر هەمان ستایل بۆی وەرگێڕاوم ئێوەش دەتوانن دەقەکانی خۆتان یا سکریپتەکانی پێشێتان گە ناوەڕۆک دروست دەکەن، یان ئەگەر سێرچێکتان کردو و ناتان هەوێ ئوستادەکەتان یا مامۆستاکەتان بزانێت کە ئەوە زمانەکەی گۆڕدراوە پێشتە دەقی خۆتانی پێ بدەن یا ڕێفرێنسەکەتانی پێ بدەن یا سۆرسەکەتانی پێ بدەن و بڵێت بەپێی ئەوە وەک ئەوەی وەڵامم بدەوە. لەکوێ بەکاری بهێنین؟ ئەمە کاتێک بەکاربێنا کە دەتەوێت وەڵامەکە لەسەر شێوازی تایبەت بێت، وەک ستایلی پۆستەکانی خۆت یا هەر بابەتێکی تر، یان کاتێک داتا ڕێک دەخەیت. استراتیژی دووەم چین ئۆف تاوت، لە بۆ خۆتان بیری لێ بکەنەوە بە ناوی بیرکردنەوەی زنجیرەیی. زیرەکی دەستکرد لە پرسیارە ئاڵۆزەکاندا وەک خوێندکارێکی پەلەپروزێ وا دەکات. دەیەوێت بە خێرایی وەڵام بداتەوە، بۆیە زۆر جار هەڵە دەکات. کلیلی ئەم استراتیژیە تەنها یەک ڕستەیە: هەنگاو بە هەنگاو بیر بکەوە. think step by step. با تاقی بکەینەوە. بۆی کە جوان ئەو بابەتی هەست بکەین ئێمە دەڕۆین داوای لێ دەکەین پلانێکی گەشت بۆ 3 ڕۆژ بە $100 دابنێت. جا ئێستا ئەو هاتووە خۆی بەپێی ئەو شتانێک کە پێشتر لە منی زانیوە پلانێکی گەشتکردنی بۆ خۆی هاتووە دایناوە بۆ ڕۆژانە 3 ڕۆژ پلانی بۆ داناوم کە کتویە بەیانی و نیۆڕۆی ئێوارە چ بکەم خەرجەکان دەبێتە چەند و لێرەشدا هاتووە دابەشی کردو بە گشتی کورتی کردێتەوە. بەڵام ئەوە نەهاتۆ بزانێ من چۆن شت خەرج دەکەم یان بیر بکاتەوە کە بەپێی بیرکردنەوەی وی پلانەکەم بۆ دابنێ. هاتووم لە خوارێ چم پێوتووە نووسیمە بۆ ئەو پلانە دەمەوێت هەنگاو بە هەنگاو بیر بکەیتەوە، سەرەتا خەرجی هاتوچۆ لا بدە
پاشان پارەی مانەوە ئەویش لا بدە، چەندم لە هۆتێل تێدەچێت کە ئەویش لا بدە، اینجا ئەوەی دەمێنێتەوە دابەشی کە بەسەر ژەمەکان. ئێستا هاتووە چی کردو؟ لێردا ستێپ بە ستێپ کە لە پێشی تریش باسمان کرد بۆ ئەو $100 پلانی بۆ دانەوین. هەنگاوی یەکەم خەرجی هاتوچۆکانی تەواو بۆ جیاکردوینەتەوە کە بۆ 3 ڕۆژە چەندمان هاتوچۆ دەچێت. لە هەنگاوی دووەمدا هاتوو خەرجی مانەوەی بۆ دەرکردوینە، چێتی بۆ 2 شەو لە نزیکەی $20 ئەویش لاچوو. هەنگاوی سێیەم دابشکردنی بودجەی مانەوە، لەو $100 هاتووە نزیکەی $45 لێ دەرکردو، $55 ماوە. ئێستا بەپێی ئەو $55 هاتووە پلانی بۆ 3 ڕۆژ بۆ داناوم. $80 ڕۆژی یەکەم، نانی بەیانی، نانی نیوەڕۆ، نانی ئێوارە بۆ کات بەسەربردن. ڕۆژی دووەم $20 نانی بەیانی دووبارە نانی ئێوارە بۆ کات بەسەربردن. ڕۆژی سێمیشی داناوە. لە خوارێژدا کورتەکەشی بۆ باس کردوم کە کتێتی 25% بۆ گواستنەوەی، 20% بۆ مانەوەی، بۆ خواردنیش 55%. جا دەتوانانی لیستی میوانخانە وشتیشی لێوەرگیری لە دوایەدا. پس ئێمە بەو جۆرێکە پێمان کوت هەنگاو بە هەنگاو بیر بکەوە، ژیری دەستکرد بەو جۆرەی تۆ چاتر تێدەگەێنێ و خۆشی چاتر تێدەگەن. لە شوێ بەکاری بهێنینەوەی ئەمە بۆ پلاندانانی دارایی، چارەسەرکردنی کێشەی کۆدینگ یان هەر کاتێک پرسیارەکەت پێویستی بە بیرکردنەوە هەبوو دەبێ بەکاری بهێنی. دڵنیام هەتا ئێرەکە هاتووی سابسکرایبی کەناڵی کورتاییتێکت کردووە و زەنگوڵەکەشت چالاک کردووە. ئێمە لەم سەفەرەدا بە خۆڕایی فێریشتانێک دەبین کە خەڵک لە کۆرسە بە پارەکانیشدا نەیڵن. بۆیە بەلایکێک و زەمان پێ بدە و با بەردەوام بین. استراتێژیش سێیەم گراوندینگ، سنووردارکردن بەسەر چاوە. هەموو ئەمانە کێشەیەکی گەورە چارەسەر ناکەن، یانی درۆکردن. چەند جار پرسیارت لە ChatGPT کردووە و بە متوانەوە وەڵامێکی هەڵی پێداویت، یان پرسیار ڕووداوێکی 2026 لێ کردووە و لە خۆیەوە شتێکی هۆنیوەتەوە و پێداوی. لەم استراتێژیەدا ئێمە متمانە بە زانیاری ناومێشکی ئای ناکەین، بەڵکو دقێک یان ڕێفرەنسێکی دەدەینێ و دەڵێن تەنها لەمە وەڵام بدەرەوە. استراتێژی سێیەم هەروەک کە کوتمان تایبەتە بۆ خوێندکاران، تایبەتە بۆ ئەندازیاران، تایبەتە بۆ پارێزەران، بۆ دکتۆرەکان، بۆ هەر کەسێک کە دەیهەوێت ئەو شتێکە دەینووسێت تەنیا شتێک نەبێت کە ژیری دەستکرد لە خۆی دەرێ نابێت، دەیهەوێت بەپێی ئەو سۆرسە بێت کە داویە هەیەتی چۆن کەڵکی لێ وەردەگرین. با یەک دانە نمونەتان پێ نیشاندەم کە هەستی پێ بکەن. ئێمە هاتووم لەو ماڵپەڕە لەبارەی شەڕی جیهانی دووەمدا دقێکم هەڵگرتووە. ئەوە تا ماڵپەڕەکەشی لێرەیەک خۆشتان دەتوان سێری بکەن. هاتوومەتە ناو جێمەنای و لێرەدا دەقەکەم پێداوە، هەروەک دەبینن تەواو دەقەکەم بۆ نووسیوە. لەسەر ئەوم بنووسیوە وەڵامی پرسیارەکە بدەرەوە تەنها بە بەکارهێنانی ئەو دەقەی خوارەوە. ئەگەر وەڵامەکە لە ناو دەقەکە نەبوو بڵێ نازانم و هیچ زانیاری دەرەکی زیاد مەکە. یعنی ئەگەر من پرسیارێکی لێ بکەم لە ناو دەقەکەدا بێت کەەوە وڵام دەداتەوە، ئەگەر نەبوو دەڵە نازانم، نایە خۆی بچێ بگەڕێ وڵام بداتەوە. من ئەو پرسیارم لێک پرسیەوە، ئەو شەڕە دەبارەی شەڕی جیهانی دووەمدایە و هیچ زانیاریەکی دەبارەی ناپێلۆندا تێدا نییە. نووسیومە لەم شەڕەدا ناپێلۆن کەی کوژرا. هاتۆ چی وڵام دامەتەوە؟ نازانم. دوایە بۆی کە بزانین کە ڕاستە دەبارەی شەڕی جیهانی دووەمدایە نووسیم ئەی هیتلێر، نووسی بەپێی ئەو دەقەی دامان داتناوە هیتلێر لە 31 ئابی 1939 لە کاتژمێر 12:40 دقەی پاش نیوەڕۆ فەرمانی دەستپێکردنی هێرشەکەی بۆ سەر پۆڵەندادا کە بووە هۆی هەڵیسانگاردنی جەنگ شەڕی جیهانی دووەم. ئەوە باسی وی کرد کە هیتلێر کەچی کرد. و دوای نووسیم ئەو دەقەی بە پێیوی وڵامتدایەوە بۆم بنووسەوە. هاتووە ئەلێرە ئەو دەقەکەی بۆ نووسیمەتەوە کە لە خوارێژدا وردەکاری زۆرتری تێدایە. بەزەگەر دەتان هەوێت زانیاری پژڕاست کراوە بەپێی سۆرس و وڵامەکانتان بدەنەوە، دەبێت لەو دەقە و لەو پرۆمپتە کەڵک وەرگرن. لەکوێ بەکاری بهێنین؟ ئەمە گرنگترین استراتیژیە بۆ خوێندکاران، پارێزەران، توێژەران. کاتێک دەتەوێت وڵامەکەت 100% ڕاستکراوە بێت و
وەهمی تێدا نەبێت. کەواتە هاوڕێیان ئێستا ئێوە بە کەڵک وەرگتن لەو استراتیژیە و ئەو چوار تەکنیکەی کە لە ڤیدیۆ پێشێدا بەکارمان هێنا بوون بە ئەندازیارێکی خاوەن استراتیژی. سێ چەکمان ئێستا لایە نمونەی پێدەدەین بە فیوشات پرامپتینگ ئەوەی کە لە ستایلەکەمان تێبگات. 2 پێی دەڵین هەنگاو بە هەنگاو بیر بکاتەوە و بۆ کێشە ئاڵۆزەکان و 3 سنوورداری دەکەین بە سەرچاوەیە گراوندینگ بۆ ئەوەی هەرگیز درۆمان لەگەڵ نەکات. ئەمە تەنها وێستگەی شەشەم بوو لە سەفەرە 50 ڕۆژەکەمان. ئەگەر هەر ڕۆژێک لە ڕۆژەکانی پێشوو لە دەستداوە یان دەتەوێت لە سەرتاوە دەست پێ بکەیت هەر ئێستا ئەم پلەیلیستە کلیککە و هەموو بەشەکان ببینە. بەڵام چاوەڕوانی ڕۆژی حەوتم بن لە ڤیدیۆی داهاتوودا یانی ڕۆژی حەوت کارەکەمان ئاسانتر دەکەینەوە. باسی 2 ئامرازی تایبەت دەکەم بۆ پرۆمپت نووسین وەک یاریدەرێکی شەخصی پرۆمپتەکانت بۆ چاک دەکەن و بۆشت ئامادە دەکەن یانی تەنانەت پێویست ناکات زۆر بیر لە نووسینەکەش بکەیتەوە. لایکێک لەم ڤیدیۆ بدەن بۆ ئەوەی بگاتە دەستی هەموو فێرخوازێک و لە کۆمنت پێم بڵن کامیان بەلای ئێوە بەسوودترین استراتیژی بوو. تا ڤیدیۆی داهاتوو خوددا ئاگادارتان بێت.